پۆلیسی هەولێر دەستی بە گەڕان و پشکنین و لێکۆڵینەوەی ورد کردووە. سەر ئەنجام وەک خۆیان دەڵێن تا ئێستا زیاتر لە 6 گەورە بازرگان کە دەرمانی ساختە و قاچاغیان دەهێنا دەستگیر کراون و هەروەها چەند کۆگا و پزیشکێکیش بە فەرمانی دادبەر دەستگیر کراون. زیاتر لە 6 بازرگانی گەورە گیراون و هەروەها هەموو دەست بەسەر ئەو کاڵایانەشدا گیراوە و ئەم دەمەوێت ئەمەژە بۆش بکەم کە ئەو کاڵانێک کە هاتوونە هیچیان لە ڕێی بازگەکانەوە نەهاتووە لە کوارد کۆنتڕۆل دەنەدەست و بەڵام لە ڕێگەی قاچاغەوە هێنراونەتە نێو هەرێمی کوردستان بۆ نمونە لە ڕێگەی سنووریەکانەوە یان لە ڕێگای بەغداوە. ئاخر کاری ئێمە ئەلەو ماوانە کە چەند پزیشکێکی جیایی کە کۆگا بوو ئێمە دەستمان بەسەرداگرت لەگەڵ چاپەمەنیەک لە نێو شاری هەولێر. ڕۆژانە بەدەیان نەخۆش ڕوو لە شەقامی پزیشکانی شاری هەولێر دەکەن بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی، بەڵام دڵگرانن و پێیان وایە بڕیارەکانی حکوومەت وەک پێویست جێبەجێ نەکراون و بەشێک لە دەرمانخانە و دکتۆرەکان پابەندی بڕیارەکان نەبوونە و وەک جاران مامەڵەیان لەگەڵدا دەکرێت. ئەجزۆ خۆی هاتیمە حتا فێرێ ئەزی هاتیمە فێرێ نانیەکە تو بەرێ خۆ بدیێ چ تشتێ باش نەدیتە حتا وێگا دەرمانە بدلێ خۆتێتە فروتن هەرێکی سەعرا خوانانیە دەرمانەی باش نییە ئەوە باشە ئەوە نانی هەمی قەچەخیە نانی وێگا وێڤان سایدەلیا هەما تو لێ بگەری تو دو نەوعی دەرمانی باش توژێ نادەرێخی بۆچی نانی چی سەبەب چییە؟ کواڵێتی دەرەجە 1 سفرە هەمووی قاچاغ و توجارەتە بەو میلەتەی دەکەن هەمووی توجارە دەچەکن هەر سەیدە لەش دەرەوە ئەمریکیە ئەوە ئێرانیە ئەوە سینیە ئەو عارەبە ئەنازم ئەوە چییە؟ تەماشا عیلازانە بکەزانەوە چی ئیستیفادە چ لێ دەکەین؟ حکوومەتی هەرێمی کوردستان 36 بڕیاری دەرکردووە کە بەو هۆیەوە ڕێ لە ساختەکاری و دەرمانی قاچاغ و بازرگانی ناتەندروست دەگیرێت. سزاکانمان زۆر زیاد کردووە، عقوبەکانمان زۆر زیاد کردووە، غەرامەکانمان زۆر زیاد کردووە بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە تا ئێستا ناترسن لە هێنانی دەرمانی قاچاغ و دەرمانی تەزویر ئەوانش ئەوە بکەن بترسن و لەو عقوبانە بترسن و سزای گونجاو و توندی خۆیان وەربگرن. بەشێک لە پزیشکان و شارەزایانی کەرتی تەندروستی پێیان وایە گەر بڕیارەکانی حکوومەت وەک خۆی جێبەجێ بکرێن ئەوە ئەگەری ئەوە هەیە کە بە تەواوەتی ڕێ لە دەرمانی ساختە و کوالیتی نزم و قاچاغ بگیرێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.